شیروان میرزا ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕانیەوە لەگەڵمانە. کاک شیروان زۆر بەخێر هاتی پێمان بڵێ کە وەکو لە داتاکان بینیمان بانکی ناوەندی ئەم ساڵ ڕێژەی سوودی بەرز کردوێتەوە. ئەم سیاسەتە بۆ کۆنتترۆڵی هەڵاوسان و ڕاگررتنی سەقامگیری ئابووری عێراق بەسە. سڵاتان لێبێ ئەم کاتتان باش، سلااو لە بینەرانی خۆشەویست. طبعاً بەڕێستان دەزانن ئێمە لە وڵاتدا دوو سیاستمان هەیە، سیاسەتی مالی و سیاسەتی نەقدی. سیاسەتی دارایی یان سیاسەتی مالی وەزارەتی دارایی و حکوومەت لی بەرپرسە، سیاسەتی نەقدی واتە بەسەرەی چاپکردنی پارە، نرخی پارە، بابەتی ڕێژەی سوو، قەرزی دەرەچی، احتیاتی بانقی مرکزی، ئەو دراوانەی کە دراوی بیانین وەکو احتیات و وەکو پارێ قورس بەکاردەهێنرێن، هەموو ئەوانە بانقی مرکزی لێی بەرپرسە و ئەو با بڵین سیاسەتەکەی دادەڕێژێ بە ئامانجی پتەوکردنی دراوی ئەم وڵاتە و پاڵپشتێکشە بۆ دارایی ئەو وڵاتە. طبعاً لە داتاکاندا زۆر شتی تێدا بوو. بانقی مرکزی لەبەر ئەوەی ڕاستە سربەخۆیە و حکوومەت نابێتە دەخول لە ئیشەکارەکانیدا بکە، بەڵام دوجار ئەویش کاریگەری هەیە، ینی سیاسەتی وڵات یان دۆخی دارایی وڵات، بابەتی بازرگانی، هەموو ئەوانە کاریگەری بەسەر سیاسەتەکانی بانقی مرکزیشەوە دەبێت. زیادکردنی سوو مانای ئەوەیە حکوومەت دەوێت یان بانقی مرکزی دەوێت پارە سەحب بکاتەوە بۆ لای خۆی، یعنی پارە لای بانقی مرکزی بێ، لای بانقەکان بێ، لە دەستی بازرگان و هاوڵاتی و لە بازاردا کەم ببێتەوە، یان بە شێوەیەکی دیکە کاتێک کە حکوومەت سیولەی کەم دەبێت، بابەتی سیولەی کەم دەبێت، چۆن پەنا بۆ بەرێک کە بە ئەو پارەی کە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتە، لە دەرەوەی بانقەکانە، واتە لای خەڵکە، جاچەوەی لە بازارە چەوەی لە ماڵەکانە، چۆن ڕایکێشێتەوە. یەک لەو سیاسەتانە بریتە لە زیادکردن یان بەرزکردنەوەی بابەتی سووی بانقی. بۆچی؟ بۆ ئەوەی کەسێک بیر دەکاتەوە دەڵێ من ئەگەر ملیۆنێک دینارم هەبێ، ئەگەر ملیۆنێک دینارم هەبێ بیدەمە بانقی مرکزی، بەسەرەن لە سەدا ئەگەر لە سەدا حەوت بێ وانە لە ماوەی ئەم بڵێن لە ماوەی ساڵێکدا ئەم ملیۆنە 700,000 دەچێتە سەر، یعنی وەکو سووی بانقی. بۆیە زیادکردنی ینی بەرزکردنەوەی سووی بانقی بۆ ڕاکێشانی پارەی باشە ئەوەیە کە لە دەرەوەی بانقەکانە. بە پێچەوانەوە دابەزاندنی سووی بانقی بۆ چییە؟ ئەو کاتەیە کە بانقی مرکزی یان حکوومەت فائزی هەیە، پارەیەکی زۆری هەیە، دەیەوێ بیخاتە ئیشەوە یان با بڵین دەیەوێ بیداتە هاوڵاتی، سووی بانقیدا دەبەزێنێ بۆ ئەوەی ئەوانەی کە پێویستیان بە پارەی بانقە بۆ مەشاریعە بۆ هەرچی هەیە قەرزی بانقی بکەن. ئەو کاتە بیر لەوە دەکاتەوە دەڵێت سوەکەی کەمە، بۆیە پارە لە بانقی مرکزی یان لە بانقەکانی سەر بە بانقی مرکزی وەردەگرێت. ئەمە سیاسەتی زیادکردن و کەمکردنی بابەتی ڕێژەی سووی بانقیە. باشە کاک شیروانم بەرزکردنەوەی ڕێژەی سوودا چ کاریگەریەک لەسەر وە بەرهێنان و کەرتی تایبەت وەروەها بازاڕی کار دروست دەکات؟ بۆ خۆی وەکو باسم کردو ینی بە شێوەیەکی گشتی وا دەکات قەرزکردن لە بانقی مرکزی و لە بانقەکانی تر کەم بێتەوە، چونکە ڕێژەی سوو بەرزە، بەڵام پێچەوانەکەی مانای تەودیع ینی دانانی پارە و خستن بڵین پارە لە دانانی پارە لە بانقەکان و پێدانی پارە بە ڕێژەیەکی زۆر بە بانقی مرکزی زیاد دەکات. ئەمە کاریگەریەکەی ئەوەیە حکوومەت سیولەی زیاتری دەست دەکەوێت، ئەو پارەی لە دەرەوەی سیستەمی بانقیە لەوانەیە زیاتر کۆ بێتەوە. جەنابەت دەزانی کوتلەی نەقدی یعنی ئەو بڕەپارەی کە حکوومەت چاپی کردووە جاری وایە زیاتر لە 110 نزیکەی 111 تریلیۆن دینارە. جاری وایە هەموو حکوومەت 11 تریلیۆن 10 تریلیۆن دیناری لانیە، ئەوەکەی کە هەر هەمووی لە دەرەوەی سیستەمی بانقیە، لای هاوڵاتیە، لای بازرگانە، لای کۆمپانیاکانە، یان لە بازار تەداولی پێدەکرێت لە نێوان هاوڵاتیان یان هەڵگیراوە. ینی بەشەکی ئەوەیە کە سوودی نییە، ینی نە حکوومەت نە هاوڵاتی نە بازار سوودی لێ نابینێت، تەنها لەبەر ترسی بازار، لەبەر نەبوونی متمانە بە سیستەمی بانقی خەڵک لە ماڵەوە هەڵی دەگرێت. ئەمە باشە هیچ کاریگەریەکی لەسەر ئابووری ئەو وڵاتە نابێت. بەڵام ئاڵوگۆڕی پارە ئەوەی لە بازارە، ئەوەی لە ڕێگای زیادکردن و کەمکردنی سووی بانقی لە نێوان بانقەکان و لە نێوان بازرگان و هاوڵاتیان ئاڵوگۆڕی پێدەکرێت،
ئەمە بەدڵنیاییەوە جوڵەیەکی باش دەخاتە بازار. باش تۆ کاتێک کە قەرز سوی بانقیدا دەبەزێنی قەرز دەدەیە کۆمپانیەکان قەرز دەدەیە هاوڵاتیان جوڵەی بازار دروست دەبێت بە پێچەوانەوە خەڵکێک پارەیەکی داناوە ئیشی پێی نییە سوودی بانقی بەرز دەکەیەوە دەیداتە بانقش جارشکە بەکاردێنێتەوە یعنی ئاڵوگۆڕی پارە دروست دەبێت. ئەمە سیاسەتی با بڵێن وڵاتە لە سیاسەتی نەقدی وڵات لەلایەن بانقی مرکزی هەر وڵاتێکەوە پەیڕەو دەکرێت بە پێی پێداویستی و قۆناغی کام وڵاتە پێویستی بە کام هەنگاوە هەیە بۆ ئەوەی دراوەکەی بەقوەتر ببێ یان لە داڕمان بیپارێزێت. باشە کاک شیروان کەمێک پێش ئێستا جەنابەت باسی سربەخۆی بانکی ناوەندیت کرد لە حکوومەت. بەڕای جەنابتان ئەزانم کە بە دوواداچوونتان کرۆ بۆ داتانە کە لەلایەن بانکی ناوەندیەوە بڵاو کراوەتەوە. سیاسەتەکانی دراوی بانکی ناوەندی هیچ هاو ئاهەنگی هەیە لەگەڵ سیاسەتە داراییەکانی حکوومەت یان پێتان وایەکان ناهاوسەنگیەک هەیە لە نێوانیانە؟ خۆی بەدڵواکویانی وەکو باسم کرد بە پێی هەموو ستانداردە نێودەوڵەتیەکان سندوقی نەقدی دەولی و بانکی دەولی مامەڵە لەگەڵ بانقێکی مرکزی ناکات مامەڵە لەگەڵ وڵاتێک ناکە کە بانقە مرکزیەکەی سربەخۆ نەبێ ینی نابێت لە ژێر کاریگەری حکوومەت دابێ حکوومەت پێ بڵێ وابکە وامەکە. بەڵام دوو خاڵ هەیە دەبێ ئێمە لەبەرچاوی بگرین. یەکەشیان سیاسەتی وڵات بەگشتی و بابەتی ئابووری وڵات کاریگەری لەسەر بانقی مرکزیش هەیە یعنی با سربەخۆش بێ بەڵام تۆ کە وڵاتەکە اقتصادی دابەزی داهاتی نەما کاریگەری لەسەر بانقی مرکزیش هەیە. دوو پەیوەندی یان با بڵێن هەماهەنگی نێوان ئەم دوو حکوومەتە یان ئەم دوو دامەزراوەیە چ بابەتی وەزارەتی دارایی کە سەر بە حکوومەتە چ بانقی مرکزی یعنی هەردوو سیاسەتی نەقدی و مالی ئایا تا چەند هاوتەری بن. ئەگەر هاوتەری بن و پاڵپشت یەکتر بن بەدڵنیاییەوە بۆ هەردوو لایەن باشە. ئەگەر بە پێچەوانەوە دژ یەک بن تەوان ئەمە اقتصادی وڵاتە زوو بەرەو ڕوخان دەچێت. بە شێوەیەکی گشتی ئێستا بە نمونە لەم دوو مانگەی ڕابردوو هەز دەکەین احتیاتی بانقی مرکزی دابەزیوە نرخی دینار ڕووی لە دابەزینێکی زۆر کرد. ئێستا ماوەیە کە خەریکە باشتر دەبێت. ئەمە چییە؟ ئەمە ئەو قەیرانەیە کە حکوومەت تێکەوت کاریگەری لەسەر بانقی مرکزیش هەبوو بۆیە ڕاستە سەر بەخۆیە سیاسەتی نەقدی عایدی ئەوە بەڵام ئەوەی لە وڵات داڕوودەدا لە بابەتی دارایی لە بابەتی اقتصادی کاریگەری لەسەر بانقی مرکزیش دەبێت. باشە ئەزانین کە یەدەگی دەرەکی دابەزینی تۆمارکرۆ بە پێی داتاکان. ئایا ئەم دابەزینی یەدەگی دەرەکیە ئەتوانێت لە داهاتووە کاریگەری لەسەر سەقامگیری بەهای دیناریان توانای بانکی ناوەندی بۆ بەڕێوەبردننی بازاڕی دراو دروست بکات؟ بەڕای من لەبەرەوەی تا ئێستاش لەوانەیە تا چەند مانگێکی تریش بەڕاستی تا چەند مانگێکی تریش احتیاتی بانقی مرکزی زۆر بڵین بەرزترە لەو هێڵە سوورەی کە دانراوە یان لەو هێڵە سوورەی کەوا دەکا دراوی عێراقی تووشی مەترسیەکی گەورە ببێ نەگەیشتونی ئەم خاڵە ماومانە زۆرمان ماوە یعنی تا چەند مانگێکی تریش عێراق ناگاتە ئەو مەترسیە. بۆیە بە تەسەوڕی من ئەم دابەزینەی کاتیە جەنابەت دەزانی لە هەفتەی ڕابردووەوە بابەتی هێنانەوەی دۆلاری نەوت لە ئەمریکا بۆ عێراق ئاسایی بۆتەوە بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق سەردانی ئەمریکا دەکا حتمەن یەکێک لە تەوەرەکان بابەتی دارایی و بابەتی هێنانەوەی دۆلار و نرخی دینار و دۆلارە کە کاریگەری لەسەر دەبێت. بۆیە بە شێوەیەکی گشتی من تەسەوڕ ناکەم کاریگەریەکی خراپی لەسەر بابەتی بازاڕی دارایی و مەسلەی داعمی درا و ئەوەی عێراقی هەبێ. بەڵام ئەگەر بنمونە خوانە خواستە خراپتر ببێ و چەند مانگێکی زۆر بخایانێ بە دڵنیاییەوە کاریگەری دەبێت کە تۆ داهاتت کەم بێ مەساریفت زۆر بێ هەر پەنا بۆ قەرزکردن لە بانقی مرکزی و لە بەکارهێنانی احتیاتی بانقی مرکزی بەری ئێوردەوەردە احتیاتی بانقی مرکزی دادەبەزێ لەگەڵ دابەزینی ئەوە قوەی با بڵێن دیناری عێراقی کەم دەبێتەوە کاریگەری دەبێت لە دوورمەدادا. بەڵام بۆ ئێستا بۆ ئەم دوو سێ مانگەی کە بەکاریان هێناوە شتێک دابەزیوە زۆر ئەو کاریگەری گەورەی نییە چونکە لە ئێستاوە هەز دەکەین وردەوردە باشتر دەبێتەوە. یعنی گرفتەکان خەریکە کۆتاییان پێدێ و بدۆخی دارایی عێراق باشتر دەبێتەوە هێنانەوەی دۆلار لە ئەمریکاوە بۆ عێراق ئاسایی دەبێتەوە مەسلەی بازرگانی و فرۆشتنی نەوت و ئەوانش هەمووی تەوان کە ئاسایی دەبێتەوە دامی اقتصادی عێراقی دەکا بە شێوەیەکی دیکە. باشە باسی بەهای دینارمان کرد بەرامبەر بە دۆلار بەڵام کاک شیروان
هاوڵاتی نیگەران بێت لە بەرزبوونەوەی نرخەکان و تێچووی ژیان لا چەند مانگی داهاتووە ڕاستە دراو ئێوە وتان سەقامگیرە بە جارەکە بانیگەران نەبین. ئەی خەرجیەکان نەزانین لە دوای جەنگەکەەوە هەندێک بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی لە چەند مانگی داهاتووە چی بەسەر دێت؟ بۆ خۆی لەبەرەوەی بەڕاستی یعنی اقتصادی عێراق ناوچەکە بەگشتی یعنی اقتصادێکی زۆر سەقامگیر نییە بڵێن وڵا ئەوەی کە دەیڵێن تەوەقوع 100% دەدی بەڵام بە تەوەقوعی ئێمە ئەو دەرهەویشتانەی کە ئێستا هەیە جەنگ ڕاوەستاوە گفتوگۆ لە ئارادایە بازرگانی فرۆشتنی نەوت ئاسایی دەبێتەوە وەکو باسم کرد بۆیە ئێستا ئەگەر هەست بکەیت تقریبان چەند ڕۆژێک دەبێت نرخی دۆلار دابەزیوە کە نرخی دۆلار دابەزیوە دیناری عراقی بەرز دەبێتەوە لەبەر ئەوەی دوو خاڵ هەیە وا دەکات کە بەڕای من یعنی لە داهاتوودا ئەگەر چاودێریەکی باشی حکوومەتە بێ دەبێت نرخەکان دابەزێ بۆ یەکەم لەبەرەوەی بازرگانیکردن لە ڕێگای ئەسیکۆداوە دەکرێت لە ڕێگای ئەسیکۆداوە دۆلار بە 132,000 بۆ بازرگانان دەشکێنرێتەوە کە بە 132,000 دەشکێنرێتەوە کەواتە ئەو کاڵایی کە بە دۆلار دەکردرێ نرخەکەی کەمتر دەبێت وانە نرخەکەی کەمتر دەبێت ئەمە خاڵەچیان خاڵی دووەم وردە داهاتی عراق زیاد دەبێت دۆلار زیاد دەکەواتە دۆلار زیاتر دێتەوە واتە جارێکی دیکە بانقی مرکزی دۆلاری زیاتری هەیە چ بۆ بازرگانان و چ بۆ هاوڵاتیان لە بازاڕیش ئەو ئەزمەیە لەسەر دۆلار نامێنێ هەردوو ئەگەرەکە وا دەکات نرخی دۆلار دابەزێ کە نرخی دۆلار دابەزی زۆربەی زۆری هاوردەکردنی کاڵا لە عێراق و هەرێمی کوردستان بە دۆلارە کە بە دۆلارە کەواتە دەبێت نرخەکەی دابەزێ بەڵام ئەمە پێویستی بە چاودێریەکی زۆر ورد و باشی هەردوو حکوومەتی عێراقیش و حکوومەتی هەرێمیش هەیە بەڕاستی جەنابەت دەزانی واقعێک هەیە لە بازاردا کە واقعێکی خراپ و تاڵە ئەویش ئەوەیە لە کاتی بەرزکردنەوەی نرخەکاندا نرخەکان زۆر زوو بەرز دەبنەوە یعنی با بڵێن بازرگان نرخەکان زوو بەرز دەکاتەوە بەڵام لە کاتی دابەزینەوەی هێواشترە ئەمە پێویستی بە مراقبە و متابعی وردی حکوومەت هەیە بۆ ئەوەی لە کاتێکدا کە نرخی دۆلار دابەزی بابەتی بازرگانی لە ڕێگای ئەسیکۆدا بە بازرگان بە 132,000 دۆلاری بۆشکێنرایەوە پێویست ناکە نرخەکان بە بەرزی بمێنێتەوە دەبێت لەگەڵ ئەوە نرخەکانیش لە بازاردا دابەزێت بۆیە لە داهاتوودا ئەوەی کە ئێستا لە بەرچاومانەوە دەیبینین چەند ڕۆژیکە نازانین چی ڕوودا بەڵام ئینشاءڵڵا هەر باش دەبێت ئەگەری ئەوە هەیە کە نرخەکان بەرەو دابەزیم چی و هیچ جێگای نیگەرانی نییە. زۆر سپاس شیروان میرزا ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕانیەوە لەگەڵمان سپاس بۆ زانیاریەکانت.